ئەوەی عێراق ئێستا بەرامبەر بە خەڵکی کوردستان دەیکات لە هیچ عورفێکی یاسایی دەستوری قانونی سیاسیدا لە هیچ شوێنێکی جیهاندا وێنەی نەبووە. ئەوەی جاران بەعس بە خەڵکی کوردستان یەکرد لە ڕێگەی ئەنفال و کیمیاباران ئێستا بە برسیکردنی خەڵکی کوردستان دەیانەوێ هەرێمی کوردستان نەمێنێ و جارێکیکە دەست بەسەر هەرێمی کوردستاندا بگرن. وەکاری ئەمە چییە؟ بڕوایان بە دەستور نییە، بە پێکەوە ژیان نییە. ئەیکەواتە بۆچی خەڵکی کوردستان ئەنفال دەکەن؟ مانە کۆمەڵێ پرسن دەمانەوێت لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە بکەین. میوانەکەمان زۆر بەڕێز کامەران غەریب شڵۆڤەکانی سیاسی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە شاری سلەیمانیەوە لەگەڵماندایە. کاک کامەران شەوتان باش، زۆر سپاس بۆ بەشداریکردنیشتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24. من دەمەوێت زۆر بەڕاشکاوەنا وەڵامی پرسیارەکانمان بدەیتەوە. من دەمەوێت بزانم جیاوازی ئەنفالی ئێستای خەڵکی کوردستان لەلایەن دەسەڵاتدارانی بەغداوە لەگەڵ ئەنفالی سەردەمی بەعس چییە؟ ئەوان خەڵکیان بە زۆر دەبر لە بیابانەکانی جنوب زیندە بە چاڵیان نەکرد و کیمیابارانی خەڵکی کوردستانیان نەکرد. ئێستا ئەمان دەیانەوێ 6 ملیۆن کەس لە برسا بکوشن. فەرقی ئەم دوو ئەنفالە چییە؟ بەڵێ شەو باش کاک حاکم، هەمووان ئەزانن کە عێراق لە سەرەتای دامەزرانیەوە لە ساڵی 1920 تاوەکو ئێستا چ لە سەردەمی مەلکی، چ لە سەردەمی کۆماری، چ لە سەردەمی سەدام و پاش سەدامیش وڵاتێکە کە بۆ وڵاتی نیفاق ناسراوە. جیاوازی ئاینی، ناکۆکی نەتەوەیی، نەبوونی ژێرخانی پتەوی، ئابووری و سیاسی، هەروەها نەبوونی پێکەوە ژیان و تێگەیشتن لەو پێکەوە ژیانە وای کردووە کە عێراق هەمیشە بە بەردەوامی ئەوی تر ڕەت بکاتەوە. تەنانەت ئەو پێکهاتانەی کە لە چوارچێوەی عێراقا بە شێوەیەکی زۆرە ملی لە ساڵی 1920ەوە هەتاوەکو ئێستا لە وڵاتێکی بێدەرگا و پەنجەرەی بە ناوی عێراقەوە بە یەکەوە نووساون. ئێمە ئەزانین هەر لە زمانی خۆیانەوە بیرمەندە عەرەبەکانەوە کە باز لە سایکۆلۆژیای خەڵکی عێراق و هەروەها دەسەڵاتدارانی عێراقی یەکەن بە هەموو پێک هاتەکانیەوە ئەوەیە کە ئەمان لە باگراوندی سیاسی خۆیانە لە هەروەها لە ئاوەز و لەو نۆستالژیایی کە هەیەە هەمیشە بە شێوەیەک لە شێوەکان لەلایەن کەسانی ترەوە سەرکوت کراوە یاکو خەڵکی تریان سەرکوت کردووە. بۆیە ئەمە بە بەردەوامی لە ئاوەزیانە درێژەی پێ ئەدرێ و دووبارە ئەبێتەوە. ئێمە بینیمان ئەو پانۆرامایی کە لە حکوومەتەکانی پێش ڕۆخانی ڕژێمی سەدام هەتاوەکووە کاتە سەردەمی مەلکی و پێش ئەوەش کورد پێکهاتەیەکی زۆر زۆر جیاواز بووە لەگەڵ ئەم پێکهاتەیە کە لە عێراقا هەیە. ئەتوانین بڵێن عەرەبی شیعە و سوننە هەرچەند کە ئەوانیش لە ڕووی ئاینیەوە مەسەبیەوە جیاوازیەکی زۆریان هەیە، بەڵام لە ڕووی نەتەوەیە و یەک نەتەوە بوون. بەڵام قەت کوردستان پێکهاتەیەک نەبووە لە وڵاتی عێراق. ئێمە ئازانین کە لە ساڵی 1920 تا 1926 ئەمەی کە پێی ئەڵێن کوردستان بەشێک نەبووە لە عێراق، پاژەوەی کە تورکیا و عێراق ئەم ناکۆکیە ئەبنە نەتەوە یەکگرتووەکان کۆمەڵی گەلان ساغە بێتەوە کە ئەم بەشەی کوردستان بڵکێنرێ بە عێراقەواتە ئێمە بەویستی خۆمان. بەڵێ باش کاک کامەران وە زیاتر لە 2 مانگە موچەی موچەخۆرانی خەڵکی هەرێمی کوردستان بڕاوە. خۆ بە تەنها کە موچەی موچەخۆران دەبڕێ خەڵکی تریش دەگرێتەوە. ئەمە لەلایەکی کە ئێستا هاتوون قەرەتەپە و جەلەولا دەیانوێ بیکەنە قەزا بۆ ئەوەی هەنگاوی دوای ئەو بگەنە کفری و کەلار و ناوچەی گەرمیان بە تەواوی دا ببڕن. من دەمەوێت بزانم خوێندنەوەی جەنابتان بۆ ئەم هەڵمەتەی لە ناوبردننی هەرێمی کوردستان لەگەڵ بەغداوە چییە؟ ئێمازای ئەمە زنجیرەیەکە لە پیلان کاوان دژی هەرێمی کوردستان پیادەیەکەن. ئەوەی کە سەیرە بەشێک لەو کەسانەی کە خۆیان بە دەمڕاستی هەرێمی کوردستان ئەزانن هاو ئاهەنگن لەگەڵ ئەوان و بە زمانی کوردی تەرجومەی پیلانەکانی ئەوان بۆ ئێماکەن. ئەمە بە بەردەوامی هەبووە کاتێک کە ناچار بوون و هەروەها هیچ شتێکیان پێ نەکراوە و ناچار بوون وەکو چۆنەڵێ دەستێک کە ناتوانی بیشکێنی ئەبێ ماچیکەن ئەوان
لەگەڵ هەرێمی کوردستانە هاو ئاواز بوون و بە شێوەیەک لە شێوەکان بانگەوازی برایەتی و پێکەوە ژیان و ئەمانیان بەرز کردوتەوە لە کاتێکا کە ئێمە ئازانین خەڵکی کورد بڕوای بە پێکەوە ژیان هەیە، پێکەوە ژیانی ئاینی خەڵکی کورد بڕوای بەوە هەبووە کە لە کۆمەلگای کوردستانیە هەمووان وەکو یەکسانن، ئەوان قەت بڕوایان بەم بانگەوازانە نەبووە. بەڵام لە کاتی ناچاریە ئێمە ئەزانین کە بە تایبەتی عەرەبی شیعە لە کاتێک کە ژێردەستەیە و زەلیلە پەنا بۆ هەموو شتێکە با کە مەزلومیەتی خۆی بسەلمێنێ، بەڵام کاتێک کە باڵادەست بوو ئەوەی بیرەچێتەوە هەوڵەدا کە گەلانی ژێردەستی خۆی بچەوسێنێتەوە. ئەمە پیلانێکە بە بەردەوامی هاتووە لە ڕژێمەکانی ترەوە، ئەبێ چاوەڕێ بکەین لەمە و بەدوا بارودۆخی زۆر قورستریش لە ڕێی پیلانەکانی ئەوانە بەسەر هەرێمی کوردستان بێت. باش کاک کامەران، ئەوە 2 مانگە موچەیان بڕیوە تازە بە تازە دەڵێ لێژنە لە بەغداوا دەڵێن بەیان نامەکەی خۆیان دەڵێ لێژنەیەک پێک دێنین بۆ لێکۆڵینەوە لە بڕینی موچە خۆرانی خەڵکی کوردستان. بەڵام پرسیار ئەمەیە، ئایا ئیتر هیچ دەرفەتێک ماوە بۆ ئەوەی خەڵکی کوردستان خۆیان بە عێراقی بزانن؟ بەڵێ ئەوان کە هەر شتێک کە پێیان وابێ جێی خۆی ناگرێت لیژنەی بۆ تەشکیلەکە نێمازین لە 2023ەوە تاوەکو ئێستا کۆمەڵێک لیجان تەشکیل کراوە هەر لە مادەی 140ەوە تاوەکو ئەو کێشانەی تر کە پەیوەستە بە هەرێمی کوردستانەوە تاوەکو ئێستا ڕێگریان لێ کردو و جێبەجێیان نەکردووە. بەس کێشەکە ئەوەیە ئێستا خەڵکی کوردستان لە ئاستانەی برسێتیایە. ئەمە زۆر کێشەیەکی گەورەیە کە ئەوان درکی پێناکەن. بەداخەوە ئێمە بینین ئەحزابی سیاسیش جگە لە پارتی دیموکراتی کوردستان مووقفێکی ڕوون و ئاشکرایان بەرامبەر بەم برسیکردنەی خەڵکی کوردستان نییە. هۆکارەکەی چییە؟ ئەبێ ئەوان وەڵامگۆ بن. خەڵکی کوردستانیش باش ئەزانێ پێش ئەوەی کە چاوەڕێی موچە بکە چاوەڕێی هەڵوێست لە پارتی دیموکراتی کوردستانەکە، چونکە ئەزانێت تەنها هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستانە کە ئەتوانێت بەغدام ملکەت بکە بۆی بێتە ژێر باری ئەوەی کە موچە و بودجەی خەڵکی کوردستان بنێرێ. حیزبە سیاسیەکان پێویستە هاو ئاواز لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە گوشارێکی سیاسی بخەنە سەر بەغدا لە ڕووی دیبلۆماسیەوە لیجان تەشکیل بکرێ، سەردانی وڵاتان بکرێ، هەروەها بە یاساییکردن و بە نێودەوڵەتیکردنی ئەم کەیسی برسیکردنەی خەڵکی کوردستان ببێنن دادگا نێودەوڵەتیەکان وەکو چۆن ئەوان پرۆژەی ئابووری سربەخۆی کوردستان و هەناردەکردنی نەوتی کوردستانیان بردە دادگاکان و بەو شێوەیە ڕایانگرت و تاوەکو ئێستاش ئێمە ئەبینین کە عێراق زیانێکی زۆری لە ڕاگرتنی نەوتی کوردستان کردووە، بەڵام چونکە بە زیانی خەڵکی کوردستانەکێتەوە ئەوان کێشیان نییە. زۆر باشە کاک کامەران، کەواتە ئەگەرەکانی بەردەمی خەڵکی کوردستان چییە؟ تۆ بوتە تەنها پارتی دیموکراتی کوردستانە کە دیفاع لە خەڵکی کوردستان دەکات. ئەگەرەکانی بەردەمیان چییە؟ دەتوانێت چی بکە؟ حکوومەتی هەرێم دەتوانێت چی تر بکە لە ڕووی دەستوریەوە؟ هەرچی ئەرکە بوو لەسەر خۆی جێبەجێ کردووە. ئەوە عێراقە پابەندی دەستور نابێت، کەواتە دەبێت چی بکرێت؟ عێراق پابند نابێ ئەوەی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان استراتیژێ بگرێتە بەر کە ئێستاش درەنگ نەبووە، وایە لە ساڵانی پێشووەوە ئەم استراتیژە بگیرایەتە بەر کە کەرتی نانەوتی هەرێمی کوردستان لە ڕووی گەشتیاریەوە لە ڕووی کشت و کاڵیەوە پەرەی پێ بدرێ بۆی ئێمە ئەوەندە وابەستەی نەود نەبین. هەروەها لە ڕووی نێردە دیبلۆماسیەکانەوە ئێمە پێویستە لەم کاتەیە هەڵمەتێکی فراوانی دیبلۆماسی بۆ وڵاتانی ئەوروپی بۆ ئەمریکی هەروەها وڵاتانی عەرەبی عربستان و ئیمارات و هەروەها عومان و قەتەر دەست پێ بکەین ئەم کەیسەوای لێ بکەین کە بە کەیسێکی ناوچەیی بێت، چونکە برسیکردنی گەلێکی 6 ملیۆنی هیچی کەمتر نییە لەو قات و قڕی و هەروەها لەو قڕکردنەی کە لە ساڵانی ڕابردووە بەرامبەر گەلانی ناوچەکە کراوە. ئەمە بەرنامەیەکە کە لە دەرەوەی سنوورەکان بۆیان جێبەجێەکرێ. ئەمان فەرمانبەرێکی ئەڵقە لە گوێند کە جێبەجێەکەن. پێشتر بیانووی مانگانەیان هەبوو،
بیانوەکە ئێستا بۆتە ساڵانە وای لێدێ کە ئەوان بە یەکجاری دەڵێن کە ئێمە بە هیچ شێوەیەک موچەی خەڵکی کوردستان نانێن لە هەمان کاتە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان داهاتە نەوتی و نانەوتیەکانی خۆی تەسلیمکە ئەمە چەند کاک کامەران ینی بە دڵنیاییەوە ئێستا چه ئەمریکا چه ئەوروپا وڵاتانی عەرەبی ئەوانەی دەوروپەش هەر هەمووی ئاگادارن لەوەی کە موچە خۆرانی خەڵکی کوردستان بڕاوە بەڵام پێتوانێ ئێوە وەکو چاودێرێکی سیاسی کاتی ئەوە هاتووە لە پرۆسەی سیاسی لە عێراق بە تەواوی کورد بکشێتەوە و هەڵبژاردن بەڕێوەیە بە هیچ جۆرێک بەشداری لە هەڵبژاردننی داهاتوی پەرلەمانی عێراقیشدا نەکات. ئەمە ئەگەرێکی کراوەیە وەکو سینناریۆیەک سەیرەکرێ ئێمە شایدین کە لە هەڵبژاردننی ڕابردووە پارتی ئۆلتیماتۆمیدا بە دەسەڵاتدارانی عێراق و خەریک بوو هەڵبژاردن لەسەر ئەو ئۆلتیماتۆمەی پارتی دیموکراتی کوردستان بوەستێکەواتە پارتی سنگ و قورساییەکی وای هەیە کە بتوانێت مۆزایەکی سیاسی لە عێراق تێک بدا بە دڵنیاییەوە ئەگەرێکی کراوەیە بەڵام پارتی حزبێکی ئەریقا هەمیشە ئەو ڕێگە چارانەی کە ئەیگرێتە بەر دیراسە کراوە کارێک ناکە کە دواتر پەشیمانی لە دوابێ ئێمە دوا تاوەکو چۆن وەکو کوورد دەڵێت تا سەر پەتەکە لەگەڵ یا بڕۆین بەڵکو ئەمانە بە زمانێکی خۆش و بە زمانی دیبلوماسی بێنە ڕێ بەڵام دوجار کۆمەڵی ئەگەری کراوە لە بەردەم کووردا هەیە کە پارتی دیموکراتی کوردستانیش وەکو براوەی یەکەمی هەڵبژاردنەکان و پێکاتەی سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستان پشتی شێری پێبڕاوە بەڵام دوجار هەڵوێستەکان ئەوەندەی کە خەڵک چاوەڕێ لە پارتی دیموکراتی کوردستان وەکو حیزبێکی خاوەن قورساییەکە چاوەڕێ لە حیزبەکانی تر ناکە بەڵام دوجار ئەگەر ئەو هاو دەنگیەی کە ئێمە قەت لە پرسە چارە نووسازەکانە زۆر کەمتر بینیمانە ئەم جارە هەبێ بە دڵنیاییەوە قورساییەکی زیاتریە بێ. بەڵام کاک کامەرانەوە وەکو گوتیشم دووبارە یەکەمەوە دوو مانگە موچەخۆران موچەیان وەرنەگرێت تازە بە تازە لێژنەیەک لە بەغدا دروست دەکرێت کاری لێژنەش بۆ خۆ دەزانی لانی کەم 2 بۆ 3 مانگی پێچێ کەواتە ئەوان بەڵێنەکەی خۆیان دەبەنە سەر کە ئیتر موچەی خەڵکی کوردستان نادەن پرسیارەکە دووبارە دەکەمەوە کەواتە ئەرچی خەڵکی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئێوە دەڵێن پارتی دیموکراتی کوردستان ئەرکی ئەوان چیە ئیتر کاتیەوە نەهاتووە هەڵوێست وەربگیرێ بەرامبەر بە عێراق ئێخۆ هیچ داگیرکەرێک لە دنیا ئەمەی نەکردووە. بەڵێ بە دڵنیاییەوە خەڵکی کوردستان خەڵکێکی زۆر ملتەزیم و خەڵکێکی زۆر بە ئاگا و زۆر بە وشیارە ئەوەی لە 2014ەوە تاوەکو ئێستا بەرامبەر خەڵکی کوردستان کراوە لە ڕێی حکوومەتی عێراقەوە بەرامبەر هەر خەڵکێکی تر بکرایە ئەو بەو شێوەیە قبولی ناکرد بەڵام خەڵکی کوردستان تەقدیری زروفی حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە لە شەڕی داعشە لە سەردەمی کۆرۆنایە لە بێموچەییە لە بێبوجەییە بۆیە پارتی دیموکراتی کوردستان کە پێکهێنەری سەرەکی ئەم حکوومەتەیە هەموو کاتێک ڕشت بووە لەسەر ئەوەی کە بتوانێت زۆرترین ماف بۆ خەڵکی هەرێمی کوردستان بەدەست بێنێ مازانی کە ئەو لیژنانەی کە حکوومەتی عێراقی تەشکیلیەکە هیچ ئامانجێکی نابێت لیژنەیان تەشکیل کرد لە ساڵی 2005 بۆ فایلێک لە وەزارەتی دیفاع گەندەڵی کە 1 ملیارد دۆلاری تیادا بێسەر و شوێن کرابوو لیژنەیەکیان تەشکیل کرد بۆ گەندەڵیەکی تر لە ساڵی 2011 لە وەزارەتی کارەباکە نزیکەی 7 ملیۆن دۆلاری تیا بێسەر و شوێن کرابوو لیژنەیەکیان بۆ بانکی بازرگانی عێراق لە ساڵی 2014 تەرخان کرد کە نزیکەی 3 ملیۆن دۆلاری تیا لە ناوچوو بوو ئەمانە هەموو ئەو لیژنانن کە بۆ گەندەڵیەکانی خۆیان پێکهاتوون بەڵام هیچ ئەنجامێکی نەبووە ئێمە ڕوون و ئاشکرا پێمان وتون کە بە هەموو شێوەیەک ئامادەین ئەو ئیلتیزاماتانەی کە لەسەر کوردستان هەیە جێبەجێ بکەین بەڵام ئەمان بڕیاری پێشوەختەی خۆیان داوە لە ڕێی برسیکردنی خەڵکی کوردستانەوە ئەیانەوێ بە ئامانجەکانیان بگەن بەڵام گەلی کوردستان مادام لە پشت حکوومەتەکەیەتی ئەو پیلانەوەکو هەموو پیلانەکانی تر ئەنێرێتە گۆڕەوە. زۆر باشە زۆر بەڕێز کامەران غەریب شرۆڤەکاری سیاسی ڕاستە خۆ لە شاری سلێمانیەوە لەگەڵمان بوویت سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.